وعلى آله وسلم. تفسير سورة الكهف كوتا درسمان إن شاء الله أمشو بپشتیوانی خوای پەروەردگار سوورەتەکە تەواو دەبێت. لە بەسەرهاتی ذو القرنين وەستاوین ئەمشەو باسی بەسەرهاتی ذو القرنينە بزانین چێ بوو و چی کرد و ئەو سوود و پند و دەرس و ئامۆژگاریانەی کە لەم بەسەرهاتەدایە چییە کە خوای پەروەردگار بۆ ئێمەی باس کردووە. أعوذ بالله من الشيطان الرجيم ويسألونك عن ذي القرنين أي محمد عليه الصلاة والسلام پرسیاری ذو القرنين شد لێ دەکەن. بۆچی؟ بۆ ئەوەی تۆیان بۆ دەرکەوێت پێغەمبەری خوایت نێراوی خوایت و لەلایەن ئەوە وەحید بۆ دێ بەڕاستی یاخود هەر ئیدعایەکە دەیکەیت و ڕاست نییە. قوڕەیشیەکان موشریکەکانی مەککە دەیانوت محەممەد درۆ دەکات عليه الصلاة والسلام پێغەمبەر نییە. دوای هاتنە سەرەوە وتیان با ئێمە شتێ بکەین. لە مەدینە جوولەکەی لێیە، جوولەکە پێشتر پێغەمبەریان بۆ هاتووە و کتابیان بۆ هاتووە کە تەوراتە، با پرس بەوان بکەین ئەوان چییە و پەیام چییە و جوولەکەکان وتیان ئێستا ئێمە سێ پرسیارتان دەدەینێ، ئەو سێ پرسیارەی لێ بکەن دەردەکەوێت. کەس ناتوانێ وەڵامی ئەو سێ پرسیارە بداتەوە ئیلا مەگەر لەلایەن خوا وەحی بۆ بێ کە پێغەمبەر بێ. ئەگەر وەڵامی دانەوە چار نییە، دەسەڵات نییە، پێغەمبەرە. ئەگەر وەڵامیشی نەدانەوە نەجاتتان دەبێ بۆ خەڵک دەری دەخەن پێغەمبەر نییە و کۆتایی پێدێ. وتیان زۆر باشە. موشریکەکان هاتنەوە دەستیان کرد بە سێ پرسیارەکە لە پێغەمبەر عەلەیهی سڵاو وەسەلام. پرسیارێکیان وەیەسەلوونەکە عەنی الڕوح، وتیان ئەی محەممەد پێمان بڵێ ڕوح چییە؟ مرۆڤ تا ڕوحی لەبەرە زیندووە کە ڕوحی لەبەر نەما دەمرێت، ڕوح چییە؟ قل الروح من أمر ربي. خوای گەورە پێی فەرموو پێیان بڵێ ڕوح ئەوە تایبەتە لە سڕی خوای گەورەی و کەس نایزانێت و بە کەسیش ناڵێت. جوولەکە دەیانزانی ئەگەر سەبارەت بە ڕوح هەر شتێک بڵێت کەواتە ڕاز ناکە لە خۆیەوە قسە دەکات، چونکە هیچ پێغەمبەرێک نەهاتووە تەفسیری ڕوح بکات بڵێ ڕوح ئەوەیە. قل الروح من أمر ربي. دیقەت بدەیە لاشەیەکی ساغ و سەلامەت و تەندروست کتو پڕ دەکەوێت و مرد. بۆ مردن چییە؟ ڕوحی لەبەر نەما. ئەو ڕوحی کە لە ناو لاشەیدا بوو، یعنی چۆن ئەگەر تەشبیهی کەین جیهازێکی گەورە و زەبەلاح کە کارەبا بێت دەست دەکا بە ئیشکردن، کارەبا نەما تەواو وشک دەبێت لە شوێنی خۆی و جیهازەی جیژ ناکە. مرۆڤیش ئاوایە، ڕوح هەبوو ئیش دەکا، ڕوح نەبوو کۆتای پێهاتوو. پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وەسەلام فەرمووی ڕوح تایبەتە بەخوا کەس نایزانێ. پرسیاری دووەمیان پرسیاری ئەصحاب الکەهفیان لێ کرد. خوای گەورە بە تەفسیل و بە وردی و بە درشتی بە کورتی و بە درێژی ئەصحاب الکەهفی بۆ باس کردین. ئێستا پرسیاری سێهەمیان وەیەسئەلوونەکە عن ذی القەرنەین، پرسیاری ذو القەرنەین لێ دەکەن. قل تۆش بەڕاشکاوانە پێیان بڵێ سأتلو عليكم منه ذكرا. دەی من ئێستا بەسەرتاندا دەخوێنمەوە لە ژیانی ئەو پیاوە باسێکتان بۆ دەخوێنمەوە بۆتان باز دەکەم کە ببێتە ذیکر و عیبرەت و پند و ئامۆژگاری بۆ هەموو کەسێکی عاقڵ دەرسی لێ وەربگرێت. ذو القەرنەین بزانین چێ ئێستا کە خوای پەروەردگار بەسەرهاتەکەی شتێک لە بەسەرهاتەکەی بە پێغەمبەر فەرموو عەلەیهی سڵاو وەسەلام بۆی ئەویش بیجێڕێتەوە. دەفەرمێ ئینا مەکەننا لەه فی الأرض وآتەیناه من كل شيء سببا. ذو القەرنەین پیاوێک بوو جارێ پێشەوەی ئاەتەکە تەفسیرکەین. ذو یعنی صاحب، یعنی خاوەن،
قەڕنەین یعنی دوو قەڕن. قەڕن چییە؟ هەندێک دەڵێن ئەو تاجەی کە لەسەری بوو دوو قۆچی هەبووە، دوو قەڕنی هەبووە. هەندێک دەڵێن بۆیە پێی دەوترێت دوو قەڕنەین خاوەنی دوو قەڕن چونکە گەیشتە مەشریق و مەغریب کە هەرو تووشیان وەکو دوو قۆچی سەرزەوی وان گەیشتە ئەو پەڕی مەشریق و ئەو پەڕی مەغریب، ئەو پەڕی ڕۆژهەڵات و ئەو پەڕ ڕۆژ ئاوا، دوو قەڕنەین. والحاصل زۆرێک لەسەرەوەن کە خەڵکی یەمەن بووە ئەوان کەلیمەی وشەی دوو لەگەڵ ناوەکانیان زۆر بەکاردێنن. ئایا چی بووە؟ پادشایەک بووە یا پێغەمبەرێک بووە؟ با بزانین پەروەردگار چۆن باسییان دەکا. ئین چۆن باسی دەکا؟ ئینا مەکەننا لەهو فی الئەرض، فەرمێ ئێمە خۆمان تەمکین و قەرارمان پێ بەخشی لە زەویدا، باڵا دەستمان کرد لەسەر زەوی، هێز و توانامان پێدا، و ئاتەیناه من كل شيء سببا، و هەروەها پێمان بەخشی لە هەموو شتێک کە ئەو مەبەستیەتی پێی بگا هۆکار و سەبەبەکەیمان پێبەخشی. پێشتر دەرسی ڕابردوو باسی موسامان کرد. موسا وتی ئەگەر سەدان ساڵ بڕۆم بە زەویدا دەگەڕێم لە دوای علم. دوو قەڕنەین ئەویش مەشریق و مەغریبی کردووە بۆ جیهاد، تێکۆشان لە پێناوی خوا، بۆ چەسپاندنی دادپەروەری، بۆ نەهێشتنی زوڵم و ستەم، ڕێگری لە ستەم کار و خراپەکار، مەشریق و مەغریبی کردووە. ستا ئەم دوانە یەکێکیان بە زەویدا گەڕا بە دوای زانست و فێربوون، یەکێکیان بە زەویدا گەڕا بە دوای بڵاوکردنەوەی دادپەروەری دینی خوا و ڕێگرتن لە ستەم و خراپەکاری. ئەوەی کە پەروەردگار بۆ دوو قەڕنەینی کرد ئەو دوو شتە، یەکەمیان باڵادەستی کرد لە زەویدا، جێیشێکی زۆر، هێز و دەسەڵاتێکی زۆری پێداوە و هەر شتێکی بوێ خوای گەورە سەبەبەکانی بۆ ئاسان دەکات، سەبەبی ئەو شتەی پێبەخشیوە. فەئەتبەع سەبەبە. ئێستا ئەویش کە خوا ئەو نعمەتی ئەسبابی داوەتە دەست ئیستیفادەی لێ دەکا، کەوتە شوێن ئەو ئەسبابانە و کەوتە شوێن ئەو ڕێگایەی کە دەیگەێنێ بەو مەبەستەی کە هەیەی. ڕحلەی یەکەمی دوو قەڕنەین دەستی پێکرد بە خۆی و بە جەیشێکی گەورەوە، حتى إذا بلغ مغرب الشمس، تا گەیشتە کوێ؟ گەیشتە شوێنی خۆر ئاوابوون لەسەر زەوی. تقدن ئەم عیبارەتە، شوێنی خۆر ئاوابوون لەسەر زەوی. ئەمە چۆنە؟ یعنی خۆ زەوی تا بڕۆیت هەر دەڵێ خۆر ئاوابوون لەولاترە، بڕۆ دەڵێ لەولاترە، بڕۆ دەڵێ لەولاترە. یعنی لەسەر زەوی ئاخر شار و وڵات و لادێ کە ئاوەدانە لە جیهەتی خۆر ئاوا گەیشتە ئەوێ. لە دواوێوە چییە؟ بەحرە، ئاو بوو. وەجەدەها، بینی کە گەیشتە ئاخر مەحەطە، ئاخر ئاوەدانی وشکانی کە گەیشتە ئەوێ، وەجەدەها تەغڕب فی عەین حەمیئە. بینی کە سەیری خۆر ئاوا دەکا، خۆر ئاوا دەبێ لە ناو چیدا؟ لە ناو ئاوێکی قوڕاوی قوڕی ڕەش. یعنی ئاوە چکەوتمان ئێستا ساحیلە، ئەمە دەشتایی وشکانیە دوای ئاوە، تا چاوبڕ دەکا هەر ئاوە. ئێکە خۆر ئاوا دەبێت تۆ چۆن دەیبینی؟ کە نەما چۆن ناو کوێوە؟ چۆن ناو ئاوەکەوە. نەک بڵێ خۆرەکە بە واقعی دەچێتە ناو ئاو، هینا خۆر لە بۆشایی ئاسمانە و بەحریش لە زەویە و ئەوە بەیەک ناکەون، بەس لە چاوی ئێمە چۆن دەیبینین؟ ئەها چۆن ناو ئاوەکەوە. هەندێک لە ملحیدەکان و گاورەکان و عەلمانیەکان و دێن ڕەخنە لەم ئایەتە دەگرن، ئەمە نەزانینی قورئانی تێدایە. ئایا ئەم خۆرە گەورە کە زۆر لە زەوی گەورەترە چۆن لە ناو عەینین حەمیئە، لە ناو گۆمە ئاوێکدان و قم دەبێت؟ چۆن شتی وایە؟ فەرمووی وەجەدەها، خوای گەورە دەزانێت دەفەرمێ چی؟
نەیفەرموو کە گەیشتەوێ خۆر لە ناو عین حەمیئە ئاوا بوو وتی وەجەدەها تەغڕب ئەو وای بینی فعلا وا دەبینیت دەتوانیت وا بکەیت خۆر لە ناو سەتڵەیەکدا ئاوا بێت دەکرێت دەتوانی وا بکەی خۆر لە ناو سەتڵەیەکدا ئاوا بێ بەڵێ دیقەت دێ بزەبت جیهەتی خۆر ئاوابوون کوێیە لە دوورەوە شتێکی گەورە تایەک شتێکی خڕدا بنێ کە دەزانی خۆر ئێستا ها ئای دەڵێ خۆر چۆن ناو تایەکە چۆن ناو سەتڵەکە ئێ تۆ وای دەبینی بەڵێ لە حەقیقەتدا وا نییە کەواتە ئەم کەلیمەی وەجەدەها ڕەدی ئەو مولحیدانە دەداتەوە خوای گەورە نەیفەرموو لە ناو ئەوێ ئاوا بوو فەرمووی ذوالقەرنەین وای بینی کە لەکوێ ئاوا بوو لە ناو عین حەمیئە حەمیئە يعني قڕی ڕەش ووجد عندها قوما ئێستا لەو خۆر ئاوایی زەوی چی بینی چ خەڵکێک چ میلەتێکی لێیە میلەتێکی خراپ و كافر قلنا يا ذا القرنين إما أن تعذب وإما أن تتخذ فيهم حسن فردقار فرمي بيمان ود أيد القرنين تو يا أويا أن تعذب كذو القرنين بجي شوشو وسركود بسريان كجهادي كرد استا زالبو بسريان دا هموي لبردستي خوني بۆت هەیە ئەوەی کە دوای ڕوونکردنەوەی حەق کوشتاری لە ئێوە کرد و عینادی و سەرکەشی کرد و ئێستاش سەرکەشە بۆ تێبی کوژیت وإما أن تتخذ فيهم حسنا یا بەدیل دەیان هێڵیتەوە مامەڵەیەکی باشیان لەگەڵ دەکەی چاکەیان لەگەڵ دەکەی وردە وردە نەسیحەت و داوایان دەکەی بەشک و بگەڕێنەوە و بێنە سەر ڕێگای ڕاست بزانین ذوالقەرنەین بڕیارەکەی چی ئێستا خوای گەورە اختیاری دایە دەست ئەلێرە دەتوانین قسە لەسەر ئەوە بکەین ئایا ذوالقەرنەین پێغەمبەر بوو یا تەنها پادشایەک بوو دەسەڵاتدارێک بوو وشەی قلنا يا ذا القرنين وتمان أي ذو القرنين خوای گەورە بە ذوالقەرنەین وتووە ئەوە هەڵدەگرێ کە فعلا ڕەسوولی خوا بوو بێ کە خوا قسەی لەگەڵ کردو دەفەرمێ پێمان وت کەواتە پێغەمبەر بووە ئەوەش هەڵدەگرێ چۆن خوای پەروەردگار ئیلهامی کردە ناو دڵی مەریەم یا مەریەم قنوتی لڕەبیکی واسجودی وارکعی مع الراکعین خۆ وەحی بۆ نەنارد ئیلهام بوو خستە دڵیەوە کەوا بکە یعنی عەبدە چاکەکان لە خوا نزیکەکان خوای گەورە دەیخاتە دڵیەوە ڕێگای باش هەڵبژێرێت هەر کەسێک لە ئێمە لەو ڕۆژانەدا لەو ساتە نەماندا لەو حاڵەتانەماندا کە هەست دەکەین لە خوا نزیکین و لە گوناه دوورین هەست ناکەی دائیمەن دڵت شتی باشت پێ دەڵێ ڕێگای ڕاستت نیشان دەدا ئێمە لە خواوەیە ئەمە ئیلهامە لە خواوەیە دووشت دێتە ڕێگات کە تۆ ئەو کاتانی لە خوا نزیکی دڵت پێت دەڵێ چاکەکەیان بکە ئەو ڕێگای هەڵبژێرە بەس کە لە خوا دووریت ئەو کاتەنە ئەو کاتە وەسوەسەی شەیطان شوێنی ئیلهامەکەی خوا دەگرێتەوە شەیطان پێ دەڵێ ئەو ڕێگایە خراپە هەڵبژێرە کەواتە قولنا هەندێک زانایان دەفەرمون بەڵگەیە لەسەرەوەی کە پێغەمبەر بووە هەندێکیان دەفەرمون نا تەنها ئیلهامێک بووە یاخود لە سەردەمی ذوالقەرنەیندا پێغەمبەرێک هەبووە خوای گەورە لە ڕێگای ئەو پێغەمبەرەوە ئەو قائیدە حەربیە ئەو سەربازە یعنی پێشەوایی ئاگادار کردوتەوە کە ئاوا مامەڵە بکە باش گرنگ نییە گرنگ ئەوەیە کە عەبدێکی ساڵحی عادلی دادپەروەر بووە و خاوەنی دەسەڵاتێک بووە ڕۆیشتووە بۆ مەشریق و مەغریب بۆ بڵاوکردنەوەی عەدالەت و دادپەروەری وەکو ئێستا دەردەکەوێت قال أما من ظلم ذو القرنين فرموي أو بلام أواني كظلم كان أواني كخراب كاربن أواني كعناد وسركش بن أواني كمصر بن لسر كفر وخراب كاري واستمكاري أو فسوف نعذبه أو إيما سزايد دين إيما سزايد دين إن جاء شون سزايد الله أعلم بلام شايستي سزايد بو ظلمه كواتا سزادانك لسر ظلمك
ثم يرد إلى ربه بەوەش ڕزگاری نابێت کە ئێمە لە دنیا سزای دەدەین دەگەڕێنرێتەوە بۆ لای پەروەردگاری فەیعەذیبه عەذابا نوکرا پەروەردگاریش لە قیامەت ئەنجا ئەویش سزای دەدا سزایەکی زۆر گەورە و ترسناک کەواتە عاقبەت و پاشەڕۆژی ظڵم چییە ستەمکاری و خراپەکاری لە دنیا عەذاب و لە دوا ڕۆژیشدا عەذاب وأما من آمن وعمل صالحا وبەڵام کەسێک کە ئیمان بێنێت و پەشیمان بێتەوە لەو کوفرەی کە لەسەری بووە و ئێستا کردەوەی چاکە بکە وواز لە زوڵم و ستەمکاری بێنێ فله جزاء الحسنى ئەو بۆی هەیە لای خوا پاداشتێکی زۆر باش ئەی لای ئێمە وسنقول له من أمرنا يسرا و ئێمەش لەلایەن خۆمانەوە ئەوەی کە لە دەسەڵاتی خۆماندایە کار ئاسانی بۆ دەکەین و قسەی مژدەدەری پێ دەڵێن و ڕێزی لێ دەگرین و چاکەی لەگەڵ دەکەین کەواتە ئیمان و عەمەلی صالح پاداشتی خێری قیامەت و ژیانی خۆشی دنیای لەگەڵا ئەمە ڕحلەی مەغریبە شەمسی تەواو کرد ئێستا لەوێ بۆوە بڕیاری ذوالقەرنەینە شریعەت شریعەتی خوایە شریعەتی دینی ئیسلامە ئەوەی کە خراپەکار بێت یا سجن دەکرێ یا دەکوژرێ ئەوەی چاکەکارە ڕێزی لێ دەگیرێ لە مەغریب بۆوە دوای ئەوە چیەکات ثم أتبع سببا ئەو جا دیسان ڕێگایەکی تری گرتە بەرەو مەشرق الشمس بەرەو خۆر هەڵات حتى إذا بلغ مطلع الشمس تا کە گەیشتە کاتێک گەیشتە شوێنی خۆر هەڵاتن لە زەویدا کوێ شوێنی خۆر هەڵاتن یعنی ئاخر ئاوەدانی کە هەیە جیهەتی خۆر هەڵاتن ئێستا لەسەر زەوی مەشریق و مەغریب هەیە نییە بەڵێ هەیە چۆن نییە ئەوە غەرب دیارە وڵاتانی ئەوروپا و ئەوانە غەربە شەرق دیارە کام وڵاتانەیە ئێکەواتە شتێک نییە ئەمە کێشەی تێدا بێ اینجا بەرەو شەرق ڕۆی باش وجدها تطلع على قوم لم نجعل لهم من دونها سترة لەوێ بینی خۆر بەسەر کەسانێکدا هەڵدێت خەڵکی ڕۆژ هەڵات کەسانێکن هیچ ساترێک و پەردەیەکیان نییە لە تیشتی خۆر بیان پارێزێت یعنی ئەهلی خانوو نین خانوو ئەو جۆرەشتانیان هیچی نییە هەتا خێمەشیان نییە خەڵکانێکی ئاوان بەو شێوازە دەژین لەم نەجعل لەهم من دونها سترا هیچ سترێکیان نییە باش كذلك وتا بهمان شێوە چ مامەڵەیەکی لەگەڵ ئەهلی خۆر ئاوا کرد هەمان مامەڵەشی لەگەڵ ئەهلی خۆر هەڵات کرد سەرکوتی ستەمکارەکانی کردەوە خراپەکارەکان ئەوەی کە بەردەوام بوو لەسەر زوڵم و ستەمکاری سزایدا ئەوەی کە ئیمانی هێنا و کاری چاکەی کرد و دەستی هەڵگرت پاداشتی دایەوە و ڕێزی لێگرت و کاروباری دایە دەست ئەوان ئەوێشی تەرتیب کرد خوای گەورە دەفەرمێ وقد أحطنا بما لديه خبرا بەتەکیدیەوە ئێمە تەواو زانیاری ئێمە دەوری ئەو هەموو هێز و دەسەڵاتەی داوە کە بەچێمان بەخشیوە ئەوەی کە لای ذوالقەرنەینە ئەجینا بە کەس حساب ناکرێت کەس ناتوانێ حساب چکە تۆ وەرە جەیشێک سوپایەک مەشریق و مەغریبی زەوی زاڵ بێ بەسەریدا ئێوە بەس خوا دەزانێت وقد أحطنا بما لديه خبرا ئەو خبرەت و ئەو علم و زانیاریە بەو هەموو دەسەڵاتێک کە ذوالقەرنەینەتی بەس خوا دەزانێت دنا کەستر نەی دەزانی ئەوەندە باڵا دەست بوو ثم أتبع سببا طبعا خوا دەزانێت کە خوا خۆی پیداوە اینجا ڕحلەی سێمی دەست پێ کرد ذوالقەرنەین ڕحلەی سێمی بۆ کوێیە هەندێک دەفەرمون بۆ شیمالی شەرقە بەڵام ئەوەی کە قورئان باسی کردووە دەفەرمێ حتى إذا بلغ بين السدين تاکە گەیشتە نێوانی دوو چێوە بەرزەکە سەد یعنی الجبل العالی گەیشتە ناوچێک کە ئەوبەر و ئەوبەری دوو چێوی بەرزن گەورەن کە گەیشتە ئەوێ وجد من دونهما قوما یعنی لەم دیوی چێوەکە کە ئەو بۆی چوو
قەومێکی بینی خەڵکانێکی لێهی ئەوێ سەیرن لە چیدا لا یەکادون یەفقەهونە قەولا، یعنی تێناگەن، خەریکە لە هیچ قسەیەک تێنەگەن، بۆ زمانیان ئەوەندە سەیرە لە کەسی تر تێناگەن لە خۆیان نەبێ، یعنی بە محاولەیەکی زۆر ئینجا دەتوانرێت تەفاهمیان لەگەڵ بکرێ بە ئیشارەت و بەچی لێک حاڵی بن، لێیان حاڵی بێ. ذوالقەرنەین بینی ئەوانە مەزڵومن، وەکو مەشرق و مەغریب نین، ئەوانە مەزڵومن. باشە کە مەزڵومن ستەم لێکراون و مەترسی ستەمکردنی خەڵکی ئەو دی و دوو شاخەکەیان هەیە کە چێن یەئجوج و مەئجوجن. قالوا يا ذا القرنين وتيان أي ذو القرنين إن يأجوج ومأجوج مفسدون في الأرض. براستي أودو قوما كيأجوج ومأجوج أوانش مروفن ها يأجوج ومأجوج مروفن أودو قوما مفسدون في الأرض أوانا خراپەکارن لە زەویدا بە خوێن ڕێژی بە کاولکاری بە تێکدان بە فەسادی بڵاوکردنەوە ئەو دوو قەومە یەئجوج و مەئجوج زۆر خراپن لەوە دەترسین هەر ڕۆژێکە لەو دی و شاخەکەەوە بەو دۆڵەدا بێنە ئەو دیوە لە ناومان بەرن کەس نەهێڵن فهل نجعل لك خرجا ئەرێ کرەیەکت بۆ دانەنەین پارەیەکت بۆ کۆکەینەوە بۆچی على أن تجعل بيننا وبينهم سدا لەسەر ئەوە پارەیەکت بدەینێ لە نێوان ئێمە و ئەواندا لە بینی ئەم دوو چێوە بەرزە سەدێک بربەستێک دروستکەی ڕێیان لێ بگری بێنە ئەمبەرەوە شتێکی وا بکەین پارەیەکت بۆ کۆکەینەوە ئەومان بۆ دەکەی ئەو چاکەیەمان لەگەڵ بکەی دەبینن ذوالقەرنەین پادشایەکی گەورەیە قائیدێکی عەزیم و مەزنە جيشيكي قوري لقلا قال ما مكنني فيه ربي خير فرموي أو مال وسامان ودسلات ونعمتي خواء في بخشيهم خير ترى له إيو بومني كودا كانوا في ويشتم بوانية من لبر خواير متي تانددم بلام لجياتي ويبارم بوكو كانوا فأعينوني بقوة بهزو بازوي خوتان وەستاتان هەیە بانجیکان کرێکارتان هەیە بابێت ئەوانە بابێ یارمەتی دەرم بن بۆ دروستکردنی ئەو سەددا ئەژینە پارەم لێتان ناوێت ئەجعل بەینەکم وبەینەهم ڕەدما اینجا کە بێت و ئێوە هاوکار بن لەگەڵم ئەوە من لە نێوان ئێوە و لە نێوان یەئجوج و مەئجوجدا بربەستێک دروست دەکەم زۆر بەهێز و پتە و نەیفەرموو سەددە فەرمووی ڕەدما چونکە ڕەدم گەورەترە لە سەد زۆر گەورەترە بەڵێ ئەویش هەر بربەستێکە لەمایەتەوەمان بۆ دەردەکەوێت دائیمەن ئەهلی هەموو ناوچەیەک دەبێ خۆشیان یارمەتیدەر و هاوکار بن لەگەڵ کەسێک یا جیهەتێک کە دەوێت یارمەتیان بدا لە هەموو بوارەکانی ژیاندا لە هەموو بوارەکانی ژیان ئەمما تۆ بتەوێت لەسەر پشکەویت و پاڵ دەیتەوە و داوا چاوەڕێی خەڵکی بێ ژیانت بۆ خۆشکە وەزعت بۆ چاکە ئەوە غەڵەتە آتوني زبر الحديد ذو القرنين دستي كربايش برياري داو استا تنفيذي ذكات زبر جمع زبريا قطع الحديد پارچه آسنم بو بينن بوم كوكنوا بوچی بۆ ئەوەی ئەو پارچە ئاسنانە لەسەر یەکدا بنێم دیوارێکی پێ بکەم بە ئاسن لە نێوان ئەو دوو چێوە حتى إذا ساوى بين الصدفين ئەوانیش هەمووی کەوتە ئیشکردن و هەر یەکەی پارچە ئاسنێک دێنێ کەڵەکەیان کرد لەسەر یەک کۆیان کردنەوە و تا گەیشتە ئاستی سەدەفەین هەردوو لای لێواریی دوو چێوەکە بەرز بەوە قال انفخ فەرمووی ئێستا دەی وەرن ئاگرم بۆ بکەنەوە لەو ئاسنانەی کە لەسەر یەکمان داناون تو ئاگر لە ئاسن بەردەی وردە وردە سوور دەبێتەوە حتى إذا جعله نارا ئاگرێکی زۆر گەورەیان کردەوە تاوای لێهات ئەو ئاسنانە یەک پارچە بوون بە ئاگر قال آتوني أفرغ عليه قطرا ئێستا دەی بۆم بێنن مسی تواوم مسم بۆ بێنن بەسەریدا دەتوێنینەوە
ئاسنەکە گەرمە مسیشی بەسەردا بتوێنیتەوە ڕێک یەک پارچە لە حیم دەبێتە یەک پارچە ئاسن ئوفرغ عليه قطرة کردیان فما استطاعوا أن يظهروه لەمە دوان نەیانتوانی یەئجوج و مەئجوج نەیانتوانی سەرکەون بەسەریدا چونکە هەم بەرزە هەم لووسە سەر ناکەون بەسەریدا وما استطاعوا له نقبا ونەشیان توانی کونیکەن لە ژێرەوە نەدەتوان سەرکەون پێیدا هەڵگەڕێن نەتوانیشیان کونیکەن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ لەو ڕۆژەوە کە دوولقەرنەین ئەو بربەستەی دروست کردووە هەموو ڕۆژێک یەئجوج و مەئجوج ئەو دوو قەومە دێن دەست دەکەن بە کونکردن محاوەلەی کونکردن بۆ ئەوەی لەو بربەستە لەو سەددە کونێک بکەنەوە بێنە ئەو دیو کونی دەکەن وای لێ دێ ئەهات خۆر دەردەکەوێت لەو دیوەوە لە کونەکە ئەوەی کە سەرپەرشتیاری ئیشەکەیانە دڵ دەیتەوە خەمتان نەمێ تا بەیانی با ئیسراحەت کەین بەیانی کاتی کونەکە گەورە دەکەین پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێت تا بەیانی دێنەوە کونەکە وەک خۆی لە هاتووەتەوە بە ئەمری خوا وەک خۆی لە هاتووە تا ئەو ڕۆژەی کە بڕیاری خوا وایە بتوانن کونیکەن قال هذا رحمة من ربي ذوالقەرنەین فەرمی ئەوەی کە دەیبینن ئێستا ئەم سەددە گەورە ئەم ڕەدمە گەورەی دروستمان کرد ئەوە ڕەحمەتێکە لە پەروەردگارتانەوە بە ئێوەی کرد و بە خەڵکی سەرزەوی کرد بۆ ئەوەی ڕێ لە یەئجوج و مەئجوج بگیرێت لە خراپەکاریان بەڵام فإذا جاء وعد ربي ئەگەر بەڵێنی پەروەردگار و مەوعیدی پەروەردگار دایناوە هات کەی یەئجوج و مەئجوج بێنە ئەو دیو ئەوە جعله دەکا خوای گەورە تەختی دەکات و وردی دەکات و نامێنێ و کۆتایی پێدێ وەکانە وعد ربی حەقا هەر وعدێکیش پەروەردگار دابێتی حەقە و دێتە جێ ئێستا کاتێک کە کاتی وعدەکەی خوا هاتووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ کە کاتی ئەوە هات خوای گەورە ڕێیان پێ بدا بێنە ئەو دی و لە ئێوارەکە دەڵێن چی دەڵێن ئینشاء الله سبەی بینەوە کونی دەکەین دەڵێن ئینشاء الله پێشتر نەیان دەوت ئینشاء الله ئێستا کە دەڵێن ئینشاء الله بەیانی دێنەوە کونەکە هەرماوە اینجا گەورەی دەکەن و پێیدا دێن و وردە دادەڕمێت و کۆتایی پێدێ یەئجوج و مەئجوج دێنە ئەو دیوەوە دەست دەکەن بە ئیفساد خراپەکاری کوشتار خوێنڕێژی کاولکاری ئاوی سەرزەوی وشک دەکەن بە خواردنەوەی خەڵکی هەمووی ڕادەکە ئەوە کێیە دوای ئەوەیە کە عیسا دابەزیوە عەلەیهی سەڵات وسەلام و دەجالیش هاتووە و عیسا دەجالی کوشتووە ئێستا ژیانێکی خۆشە بەڵام لەپەڕ دەڵێن یەئجوج و مەئجوج هات کە یەئجوج و مەئجوج دێت خوای گەورە بە عیسا دەفەرمێ عەلەیهی السەڵات وەسەلام حەرز عیبادی ئیلە الطور عەبدەکانی من بشارەوە پەنایان بدە لە چێ لە یەئجوج و مەئجوج پەنایان بدە ئەوەی دەچێتە پشت چێوەکان دەچێتە پشت چێوەکان ئەوەی دەچێتە کەلێن و کونەکان و ئەشکەوت و ناو قەڵا و خۆی حەشار دەدا هەرچی مرۆڤی غەیری یەئجوج و مەئجوجە خۆی دەشارێتەوە لەیان اینجا دەڵێن خەڵکی سەرزەوی نەما کەس نەما ئەوەی کوشتیان ئەوەش خۆی شاردوتەوە کەس دیار نەماوە ئێستا عیسا پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام خۆی شاردوتەوە باش دەڵێن خەڵکی سەرزەویمان هەمووی لە ناو برد یاڵڵا تیرەکانمانم جا بۆ ئاسمان دەیگرنە ئاسمان بۆی ئەهلی ئاسمانیش بکوژن خوای گەورە حکمەتی لەوەدایە بیان خەڵەتێنێ تیرەکان بچێتە ئاسمان هەر دەگەڕێتەوە خۆگەر 1 کیلۆمەتریش بڕواتە ئاسمان هەر دێ بگەڕێتەوە کە دێتەوە بە خوێنە دەڵێن تەواو ئەهلی ئاسمانیشمان لە ناو برد و ئانیشمان کوشتن ئەنجا پەروەردگار جا پێشەوە دەفەرمێ بە بوحەیرەی تەبەریە دادێن یعنی دەریاچەیەکە کە دەگەنە سەری دەست دەکەن بە ئاو خواردنەوە هەر دێن و ئاو دەخۆن و دێن و ئاو دەخۆنەوە تا ئەخیر کەسیان کە دێن بەشی ئەخیر دەڵێن باشە ئێرە ئاوی لێ بۆی بۆ نەماوە بەس بە خواردنەوە بەحر تەواو دەکەن ئەوەندە زۆرن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ خوای گەورە کرمێک دەنێرێ لەو پشتە ملەیان دەچێتە ناوەوە لە ملیانەوە دێتە دەرەوە دەیان کوژێت هەمووی وەکو کەلاک دەکەون مسلمانان کەس ناوێرێ لە شوێنی خۆی بێتە دەرەوە هەمووی وا دەزانێت کە ماون دەڵێن چێ هەیە تەبەڕوع کات
ئەوە هیچ دەکوژێ هەر سەر بەرزکاتەوە کەش بێ دەیکوژن چێ هەیە بەس خەبەرێکمان بۆ وەرگێت چاوێک بڕوانێتە ئەو دیوە بزانین چیەکەن ئێستا چیان بەسەراتوە نەفەرێکیش فی سەبیلی لا خۆیتە بەڕۆ دەکات دەزانێت کوژراوە دەڵێ کوژراوم تاوە کە سەر بەرز دەکات ببینێ هەمووی مردووە دێتە خوارەوە دێ هەمووی لەناو براوە ئەنجا خەبەریان دەتێ عیسا عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ موسڵمانان دێنە دەرەوە و هەر کەسە لە شوێنی خۆی دێتە دەرەوە مەڕووماڵاتیان شار بووە ئەوش بەرەڵا دەکەن بەردەوام مەڕووماڵاتیان لە چی لە کەلاچیان دەخوا هەر دەمێنێ و بۆگەن دەبێ ئەنجا فڕێ دەدرێنە شوێنێکی دوورەوە بۆی بۆگەن سەرزەوی هیچتر پڕ نەکات ئەمە قسەی یەئجوج و مەئجوج بەم شێوازە کۆتایی دێ فائیدەیەک لە قسەی یەئجوج و مەئجوج دەکەین چییە دیقەت دێ برای بەڕێزم عیسا پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلام لە بەرامبەر قەومێکی کافردا کە دەسەڵاتی ئەوانی نییە خوای گەورە دەفەرمێ عەبدەکانم بپارێزە ڕوبەڕووی ئەو کافرە مەبەوە ڕوبەڕووی مەبەوە ئەمڕۆ کەسانێک بە ناوی جیهادەوە و بە ناوی نازانم چیەوە خوێنی سەدان و هەزاران گەنجیان بە بەلاژ ڕشت بۆچی وەرندەی جیهادکەن تۆ خەڵکە بۆ کوێ دەبێت بۆ قەسابخانە دەیان بیت کە توانە و دەسەڵاتی کەسێکت نییە پەنایاندا بۆ بە کوشتیان دەدەیت بۆچی تووشی خوێن ڕژیان دەکەی بە بەلاش ئەوە پێغەمبەری خوایە ترسنۆک بوو ترسنۆکنی حاشا بەڵام دین لەگەڵ عەقڵی سەلیمە کە تۆ توانای ئەوەت نییە ئەو خەڵکە بپارێزە بیان پارێزە نەک هانیان بدەیت هەیە بۆ خۆی لە ئەوروپا دانیشتووە لە ناو وڵاتی کوفر گەنجی وڵاتی ئێمەش وڵاتی مسلمانان هان دەدا دەی بڕۆن جیهادکەن بڕۆن قیتالکەن بڕۆن بکوژن دەچنە بەهەشتەوە یەکسەر ئەی خۆت زەحمە نەبێ ئەوروپا جێبێڵە دەوەرە خۆت دەست پێ بکە خۆت لە پێشی خەڵک بڕۆ کوڕەکەی خۆت بنێرە بە کە جارێک کوڕی خەڵک دەکوژرێت کوڕی تۆش بکوژرێت کە خەڵکێک بریندار دەبێت با تۆش بریندار بی کە خەڵکێک ماڵی کاول دەبێت با تۆش ماڵت کاول بێ نەک بۆ خۆت لە باوەشی کوفردا دانیشتویت و ئیسراحەت و فتواش دەدا دەی ئەمانە کافرن ئەمانە مەلعونن بڕۆن جیهادیان کەن لە ناویان بەرن ئەوە خوێنی خەڵک بە بەلاش بەڕشتن دەدەن فیتنە و ئاشوب و ئاژاوە دەجێڕن کە ئێمەش بەگەز دەڵێن ڕۆڵەجیان لەسەر خۆتان بن ئەم کارە شەرعی نییە ئەوەی ئێوە دەیکەن ڕەوانیە ئێوە بەکرێ گیراون حاشا بێ عەقڵ من دەمەوێت خوێنی تۆ بە بەلاش نەڕژێت بەس تۆ ئەو کەسەت خۆش دەوێت کە بەرەو قەسابخانە دەدبات هەر بەوە باشیت وتركنا بعضهم يومئذ يموج في بعض اینجا کە وعدی خوا دێ و کاتی ڕۆژی قیامەت دێ وتركنا بعضهم يومئذ يموج في بعض خەڵکی تێک دەچڕژێ کە ئەخیری زەمان هات ونفخ في الصور فو دەکرێت بە سووردا و خەڵکی زیندوو دەبێتەوە جن و ئینس و هەمووی تێکەڵ بووە فجمعناهم جمعا خوای گەورە دەفەرمێ هەموویانمان کۆکردنەوە لە ئەرضی مەحشەردا وعرضنا جهنم يومئذ للكافرين عرضا پەروەردگار دەفەرمێ جەهەنەمیش دێنین عەرضی دەکەین نیشانی کافرەکانی دەدەین ئای کە سزایەکی دەرونی بە ئێشە تازە خەڵک زیندوو بۆتەوە ڕۆژێکی ترسناک هەمووی لە لێپرسینە و محاسبە دەترسێ لە دووریشەوە وردە وردە جەهەنەم دەردەخرێت وعرضنا جهنم يومئذ للكافرين عرضا دەیبینین یعنی ئەوە شوێنمانە دەڵێن بەڵێ ئەوە شوێنتانە بەڵام جارێ ماوتانە چێن ئەوانە کە جەهەنەمیان بۆ نیشان دەدرێ الذين كانت أعينهم أعين أبصارهم وكذلك أعين قلوبهم في غطاء عن ذكري ئەوانەی کە چاوەکانیان و چاوی دڵیشیان پەردەی لەسەر درابوو عن ذکری چاویان ذکری ئێمە و قورئانی ئێمە و دەلیل و ئایەتی ئێمەی نەدەبینی هیچ ئەوە جەهەنەم بۆ کەسانەیە ئەوە وەکو چاویان کوێر بوو حەقیان پێ نەدەبینی وكانوا لا يستطيعون سمعا و توانای بیستنی حەقیشیان نەبوو
ماڵی وا هەیە بە ساڵ سەعاتێک تااقەتی نییە تحمل ناکە تەلەڤیزیۆنەکەی بخاتە سەر قورئان لا يستطيعون السمع ناتوانێ بەڵام 24 سەعات گۆرانی و مۆسیقا و ڕەقس و سەما بێ ئەوە مرتاح دانیشتۆ بە دیاریەوە ناتوانێت بە دیار محازەڕەیەکەوە وتارێکەوە دانیشێت چاوی نایبینێ بەڵام هەرچی بەدڵەوشتیە بە دیاریەوە دانیشێ بە سەعات و بە ڕۆژ دەتوانێت جەهەنەم بۆ ئەوانەیە قورئان دەفەرمێ چی الذين كانت أعينهم في غطاء عن ذكري وكانوا لا يستطيعون سمعا چاویان پەردەی لەسەر بوو حەقی نەدەبینی و بە گوێچکەشیان حەقیان نەدەبیست ئەوانە جەهەنەمیان بۆ نزیکراوت براکەم وا مەزانە خوا محاسەبەت ناکا لەسەر چاوت و لەسەر گوێچکت وا دەزانی بەگاڵتە پێت دراوە تااقەتی نییە دەی برام مە 10 دوولحیجەیە کورە دە قورئانەکەت بگرە دەست و قورئان بخوێنەوە تۆزی سەیری کەلامەکەی خوا بکە تااقەتی نییە ناتوانێت بەس دەتوانێت مۆبایلەکەی بگرێتە دەست سەیریشتی بێ شەرعی بکات تا بەیانی ئێدە موژدەت لێ بێت ئەم ئاەتە باسی تۆیە فەیسبووکەکەی دەکا پێیدا دەچێت جارجار مەقتەعێکی قورئان دێ بە سەریعی بەڕێی دەکا بەڵام شتێکی گوناح بێ لە سەری دەوەستێ وكانوا لا يستطيعون سمعا انجا خوای پەروەردگار بۆمان باسی ئەو کەسانە دەکا کە ڕەنج بە خەسارن دەفەرمێ ئەفەحەسیبە الذين كفروا أن يتخذوا عبادي من دون أولياء ئایا ئەوانەی بێباوەڕ بوون وایان حساب کرد کە عەبدەکانی من جگە لە من بگرن بە دۆست و خۆشەویست و پەرستراوی خۆیان ئەو من لێیان تووڕە نابم خوا لێت تووڕە نابێ یعنی تۆ براکەی من مناڵی خۆت چەندێک خۆشەویستە مناڵەکەت چەندێک خۆشەویستە ئەگەر زانیت مناڵەکەت سنووری یا کەسێکی بێگانە دێت پێش ئەوەی ڕێز لە تۆ بگرێ ڕێز لە مناڵەکەت دەگرێ پێت ناخۆش دڵی فلانە کەس کە تۆ محتەڕەم بی جارێ نایی ڕێز لە مناڵێک بگری منیش باوکی ئەو مناڵم لە ئێوەستاوم وانە چۆن شتی وا دەبێت تۆ بڵێ من حساب بۆ ناکەم بەڵام ئەویان تۆ واز لە خوای جەل لە جەلالوهو بێنیت هانا بۆ شێخ عەبدولقادری گیلانی دەبا هانا بۆ پێغەمبەر دەبا عەلەیهی سڵام هانا بۆ عیسا دەبا هانا بۆ عوزەیر دەبا پشت بەوان دەبەستێ ئیعتیقادی بەوانە خوای گەورە دەفەرمێ ئەو کافرانە وا حساب دەکەن ئەن یەتەخیدوا عیبادی عەبدەکانی من لە جیاتی من بکەن بە ئەولیا و دۆست و خۆشەویستی خۆیان ئەو من لێیان ڕازی دەبم خوای گەورە پێغەمبەرانی بۆ نەنەردووە بیان کەیتە شەریکی خوا و لە جیاتی خوا دایانێیت لە شوێنی خوا داینیت پیاوچاکان بۆ پیاوی چاک نین کە تۆ لە شوێنی خوا هانای بۆ بەریت ئینا ئەعتەدنا جەهەنەمە لیلکافرینە نزولا ئێمە تەرخانمان کردو ئامادەمان کردووە دۆزەخ ببێتە شوێنی ئەو کەسانەی کە کافرن کامانە ئەو کافرانە کە دەچن لەگەڵ خوا عوزەیر دەپەرستن لەگەڵ خوا عیسا دەپەرستن لەگەڵ خوا محەممەد دەپەرستن لەگەڵ خوا پیاوچاکێک دەپەرستن خوای گەورە دەفەرمێ ئێمە دۆزەخمان بۆ کردوون بە منزل نزولا یعنی منزلا شوێنی حەوانەوەتان بۆ دانراوە خواردنتان بۆ دانراوە خواردنەوەتان بۆ دانراوە لەکوێ لەناو دۆزەخ ئەوە شوێنتانە تۆ دەچی لە غەیری خوا یەکیشتر دەپەرستی چاوەڕێی شوێنەکەی خۆت کە لە دۆزەخدا چاوەڕێتە قل هل ننبئكم بالأخسرين أعمالا أي محمد عليه الصلاة والسلام پێیان بفەرموو ئایا ئەرێ پێتان نەڵێم ئەوانەی لە هەموو کەس زەرەرمەندتر و ڕەنج بە خەسارترن چێن دەبێت چێ بن خوایە دەبێت چێ بن الذين ضل سعيهم في الحياة الدنيا ئەوانەی هەوڵ و تێکۆشانەکەیان بەزایە دەچێت بە هەڵەدا ڕۆیشتووە لە ژیانی دنیادا یعنی چۆن یعنی وەکو ئەو وایە کە تۆ پارەیەکی گەورەت بۆ تەرخان کراوە لەسەر ئەوەی کە تەکلیف کراوی بچی ئەو بینایە تەواوکەیت کەچی تۆ چووی بینای یەکێشتر تەواو دەکەی ضل سعيهم
سعیەکەیان لایدا لە ڕێگای ڕاست هەوڵ و تێکۆشانەکەیان لەو شوێنە نەبوو کە پێیان وترابوو لە شوێنێکی تر کردیان جا لادان لە ڕێگا ظل سعيهم بە دوو شت دەبێ یان بۆ خوا کردەوەکانت نەکەی نیەتت خوا نەبێ یان ئیشێک بکەی کە خوا پێی نەوتووی ئەوە بکە وترە من دەڵێم ئەو بینایە تەواو کە تۆ چووی بینای کەسێکی ترت تەواو کردووە 2 ساڵە خەریکی منیش لێت گەڕاوم بەس پێم وتی ئەو بینایەکەیە دوای 2 ساڵ ماندوو بوون و مەصرفکردن دەی دەڵێ پارەکەم پارەی چی کوا بیناک ئەوە نییە منەوەم کردەوەی من نییە ئەوت بۆ من نەکردەوەی من نییەوە بۆی چیشتر کردوت لە هەموو کە زەرمەندتر ئەوەیە ئێستا مقاولێک کە مەشروعێک وەردەگرێ لە حکوومەت کە وەری دەگرێت بە ئومێدیەوەی قازانج کە تەندەرێکی لێداوە مەشروعەکەی بۆ دەرچووە پارەکە وەردەگرێت با بڵین بای ملیۆنێک دۆلار ئەو $5 ملیۆن لێدا $5 ملیۆن قازانج دەکا بۆ خۆی ئێستا مەشروعی وەرگرت $5 ملیۆن لێدا بەڵام ئەو مەشروعە نییە کە پێی سپێردراوە $5 ملیۆنی خۆی سەرف کردو چاوەڕێی $1 ملیۆن دێ دەڵە پارەکەم پارێکی 1 دینار لای ئێمە نییە ئەی چی ئەی 50کەم دەنەوە نەک 50کەت نادرێتەوە ئێستا سجنیش دەکرێی چونکە ئەو مەشروعیتت پەک خستۆ بۆیە ئەی ئەو کەسەی کە تۆ هەوڵ و تێکۆشانەکانی دنیات لە ڕێڕە و لای داوە لە سکا وا مەزانە هیچ خێر و قازانجت دەست ناکەوێت دەشخەیتە جەهەنەمەوە الذين ضل سعيهم في الحياة الدنيا وهم يحسبون أنهم يحسنون صنعا جاء أوان واش حساب دكان أوان كاريكي زور باش دكان زور لا ريبوا لمشروع يشتر دايش دكا واش دزاني إشي زور باش دكا چين أوانا لا تفاسير دا ابن جرير طبري رحمة الله عليه بدا فرمي هندك دلان أوانا قاورة كان چونکە هەرچی گاورە ئێستا بە حسابی خۆی بۆ بەهەشت داناوە هەندێک دەڵێن ئەوانە ڕوهبانەکانن هەندێک دەڵێن ئەوانە خەواریجن خەواریجەکان چێن داعشەکان لە هەر سەردەمە و ناوێکیان هەیە بەڵام بەگشتی خەواریجن ئەوانەی کە دەچن بۆ گیانی موسڵمانان دەستیان بەس لە خوێنی موسڵماندایە لێشی پرسە وهم يحسبون أنهم يحسنون صنعا وحساب دەکەن ئەوان کارێکی باش دەکەن ئێمە بۆ خزمەتی خوا دەکەین مسلمانێکە دەیگرێت نوێژ دەکا ڕۆژوو دەگرێت ئیمانی بەخوایە بەڵام لەوان ڕازی نییە وەکو مەڕ سەری دەبڕێ واش دەزانێت ئای کە کارێکی باشی کرد وهم يحسبون أنهم يحسنون صنعا قورتوبی دەفەرمێ ئەهلی بیدع هەمووی دەگرێتەوە ئەهلی بیدع بۆ چونکە دینداریتی کرد لەسەر سنت نەیکرد لەسەر بیدعە کردی ژیانی بەزایە دەچێت أو عبادة قبول نابه من عمل عملا ليس عليه أمرنا فهو رد تو هر خود ماندوك هر عبادتك بلام كأمري بيغمبري لسر النبي عليه الصلاة والسلام ردك لته قبول ناكر ليت باش أولئك الذين كفروا بآيات ربهم ولقائه أوانا بباور بن بآيات كاني پروردگار ده فرمي آواب كان أو دسيش تيجتر دكات وبباورشن بقيشتن بخوا چونکە کەسێک ئیمانی بەگەیشتن بەخوا هەبێ زۆڵم لە خەڵک ناکا لە ڕێی خوا لا نادا لە خۆی وەشت نایەنێتە ناو دین فحبطت أعمالهم کردەوەکانیان هەڵوەشاونەوە فلا نقيم لهم يوم القيامة وزنا ئەوە ڕۆژی قیامەت هیچ کێش و وەزنێکیان بۆ دانانین پێغەمبەر عليه الصلاة والسلام دەفەرمێ يؤتى يوم القيامة بالرجل السمين العظيم فيوزن فلا يزن عند الله جناح بعوضة پیاوی قەڵەو زەبەلاح دەهێنرێ لە کافرەکان لەسەر تەرازوو دادەنرێ بزانین بای چەندە قیمەتی چەندە وەزنی باڵە مەشولەیەکی نییە بێ قیمەت بە ئیمانەوەیە قیمەت بە عەمەلی ساڵحەوەیە چێ بێ قیمەتە ئەوەی کە بێ ئیمانە ئەوەی کە خراپەکارە فلا نقيم لهم يوم القيامة وزنا أم آية أما تفسيري شبو تفسيري دومي كراجح ترى والله أعلم يعني أو كافرانا كواد زانا أوانيش خوشويشتي خواليان رازية كشي واجنية رنج بخسار بون چكا إيمانيا بقرآنيا بويا روجي قيامتي شي جوزني چانيا
ذلك جزاؤهم جهنم بما كفروا پروردگار دەفەرمێ ئەوە جەزاکەیانە کە جەهەنەمە بەسبەبی ئەوەی کافر بوون بەسبەبی ئەوەی واتخذوا آیاتی وەڕسولی هوزوا ئاەتەکانی ئێمە و پێغەمبەرانی ئێمەیان بە گاڵتە جاری گرت گاڵتەیان پێکردن ئەمە سزای کافر ئەی سزای ئیماندار إن الذين آمنوا وعملوا الصالحات كانت لهم جنات الفردوس نزلا ئەوانە ئیمانیان هێنا و کردەوە چاکەکانیان کرد ئەوە باغ و بێستانیان هەیە لە بەهەشدا کە لە فیردەوسدا دەبن پلەی هەرە سەرەوەی بەهەشت کە بەهەشت 100 دەرەجەیە نێوانی دەرەجەیەک بۆ دەرەجەیەکی تر ساڵێکە و سەرەوەی پلەی هەرە سەرەوەی فیردەوسە جا ئینسان کە سەرەڵای ئیمانەکەی کردەوەشی چاک بێ شوێنی فیردەوس الأعلایە ئەوە نزولیانە ئەوە شوێنیانە کافر کوێ نزولی بوو جەهەنەم ئەی ئەمانە فیردەوس خالدین فيها لا يبغون عنها حولا لەو دۆزەخەدا لەو بەهەشتەدا لە فیردەوس الأعلا دەمێننەوە داوای گۆڕینی شوێنەکەیان ناکەن لا يبغون عنها حولا طبیعەتی مرۆڤ وایە کە لە شوێنێک مایەوە ماوەیەک هەرچەندە خۆشیش بێ حەز دەکا ئاڵ و گۆڕچەی پێ بکە و بیگۆڕێت حەز دەکا بیگۆڕێت بێزار دەبێت تووشی مەلەل دەبێت بەڵام کە لە فیردەوس الأعلا لە بەهەشتدان ئەوەندە خۆشە لا يبغون عنها حولا داوای گۆڕینی شوێنەکە ناکەن بە شوێنێکی تر چونکە خۆشترین شوێنە تیایدان دوای ئەوە ئەم دوو ئاەتەی کە ماوە ئاەتێکیان ڕەددە لەسەر جوولەکەکان جوولەکە وتیان ئێمە تەوراتمان بۆ هاتە تەورات هەموو علمی خوای تێدایە خوای گەورە فەرمووی پێیان بڵێ نەخێر هەموو علمی خوا لە تەوراتدا نییە علمی خوا زۆر لەوە زیاترە قل لو كان البحر مدادا پێیان بڵێ ئەگەر بێت و بەحر جابزانە هەرچی بەحری سەر ڕووی زەوی هەیە هەمووی ببن بە مەرەکەب و هەرچی دار و درەختیشە بکرێ بە قەڵەم و لەو مەرەکەبە تێی بکرێت و بۆی نووسینی پێ بنووسرێت چی لکەلیماتی ڕەبی بۆی وشەکانی پەروەردگار زانست و علمی خوای پەروەردگاری پێ بنووسرێ لنفد البحر قبل أن تنفد كلمات ربي ئەوە مەرەکەبی هەموو دەریاکان وشک دەبێ نامێنێ کۆتایی دێ پێش ئەوەی کە کەلیماتی خوا و علم و زانستی خوا کۆتایی پێبێ وەلەو جئنا بمثله مەدەدا دیسان جارێکی تریش بەحرەکان ببنەوە مەرەکەب ئێستا علمی خوا کۆتایی پێنە ئێمە چی دەزانین برا ئێمە چی دەزانین لە چاو خوا پرسیارێک بکەین بۆی تێی بگەین نمونەیەک بێنینەوە لەسەر شتێکی جەمات ئەم مۆبایلە ئەو کەسەی دروستی کردووە لەم بوارە لە هەمومان زیرەکترایانە لەم بوارە لە هەمومان زیرەکتر سەیری دەکەی باشە جیهازێکی ئاوا بچووک یعنی قسەی پێ دەکەی لەگەڵ شەرق و غەرب بەڕاستم بە نازانم چی سەوت و سوورە یەکتر دەبینی ئەو هەموو بەرنامەیە خەزن دەکا بەڕاستی ئەو کەسە زیرەکە بەڕاستی ئەو کەسە زیرەکە دەوەرە دروستکاری ئەوەمان زۆر پێزیرەکە ئەی دروستکاری ئەرز و ئاسمان ئەی دروستکاری مرۆڤێک کە ڕوح لەبەر بۆیە براکەم علمی خوا کۆتایی نایە ئێمە هیچ نازانین لە بەرامبەر علمی خوای پەروەردگاردا بۆیە دەڵێ جارێکیان موسا و خەضر کە بەیەکەوە بوون باڵندەیەک هات لەسەر سەفینەکە نیشتەوە و بە دەندووکی لە بەحرەکەی دەدا ئاوی هەڵدەگرت خەضر پێودەی موسا ئەو باڵندەیە بە دەندووکی چەندێک ئاو هەڵدەگرێ چەندێک لە بەحرەکە کەم دەکاتەوە علمی ئێمە لە بەرامبەر علمی خوادا وەکو ئەو نقطە ئاوە وایە کە باڵندەکەڵی دەگرێ لە بەرامبەر ئەو بەحرە ئاوە ئەو علمی ئێمە چێ برا خوای گەورە عەلیمە بەهەموو شتێک جاوەرە ئەو خوایە خاوەن علمە شەریعە و یاسا و بەرنامەت بۆ دابنێ بڵێ نەکاکە بە کەڵک نایە ئەمە باش نییە ئێمە خۆمان یاسادانین باشترە بەخوا خۆ نەناسینە و خوا نەناسینیشە نەخۆت دەناسی چەند جاهلیت ئەی ئەو کەسەی ئەو قسەیە دەکەی نەخۆت دەناسی چەند ئەحمەقیت حاشا نەخواش دەزانی چەند عالم و گەورەیە ئەجینا چۆن جورئەت دەکەی ئەو قسەیە بکەی چۆن جورئەت دەکەی بڵێ کتێبەکەی خوا لابن قورئانەکەی خوا لابن بە کەڵک ژیان نایە بۆ ئەم سەردەمە نابێت کۆن بۆ ئەو سەردەمە نابێت دەزانی چیە کۆنە کاکە باپیری ئێمە باپیرمان بەڵێ لە سەردەمی ئێمە نەژیاوە زۆر شتەیە فەقیرە کە بێڵێ بۆ ئەم سەردەمە
يعني مای تەریق بوونەوەیە ئەم سەردەمە جیاواز فعلا بۆچی ئێستا جیلی نەوە گاڵتەی لە هەندێک شتێکە باپیرەکانی کردویانە باوکە گەورەکانیان بۆ چونکە باوکە گەورەکان مرۆڤ بوون لە سەردەمێکدا ژیاون ئەو سەردەمەوەکو ئێستا پێشکەوتونە بووە ئێستا بڵین من لە باپیرەم تێگەیشتوترم لە هەندێشتی دنیای قابلی قبوڵە بڵێم کە باپیرم یاسایەکی داناوە بۆ ئەمڕۆی نەوە نابێت دەڵێم قسەکەت تەواوە بەس ڕۆڵە گیان کە بڵێ خوا دایناوە ئەو خوای کە تۆ دەمریت و ئێسقەکەشت کۆن دەبێ ئەو هەر دەمێنێ ئێستا بە چه عەقڵێک دەڵێ ئەمە دینێکی کۆنە بە کەڵک نایە کۆنە پەرستیە بە چه عەقڵێک وا دەڵێ وا مەزانێت تۆ زۆر پرۆفیسۆر و زۆر ڕۆشنبیری بەخوا تاریکبیری و نەفامیت ئەجینا ئەو قسەیە ناکەیت کۆتا ئاياتمان براکانم خوای پەروەردگار دەیەوێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە خەڵکی بناسێنێ اینجا دعوەکەشیمان پێ بناسێنێ قل إنما أنا بشر مثلكم لكوتاي أمهم قصيي كباس كرا بينج قصة لسورتي كهف دا باس كرا وأوهم حقائقان باس كرا إنجا أوان دهات برسيار لتو دكانوا أو تشون أو تشون نيو أو آية معجزة من بوبينو بيان بلي من تنها مروفيك موكو إيوه عندي تيجي تشيد بوبين من بيان بلي شكوي كان ديود ديبا قادر ميك كابو آسمان بوي بچينه آسمان محمد او من بوبكا نازانم لە زەویدا چی بکا بچێتە خوارەوە چیمان بۆ بکە خی گەردە فەرم پێیان بڵێ تۆزێ عاقڵ بن إنما أنا بشر مثلكم من مرۆڤێکم وەکوێوە کاکە بۆ نامناسن من محەممەدی کوڕی عەبدوڵڵا باوکم دەناسن باپیرم دەناسن مرۆڤم مرۆڤ بەڵام یوحا ئیلەی من وحیم بۆ هاتووە لەلایەن خوا پەیامێکم بۆ هاتووە لەلایەن خواوە هەڵی بژاردم و پەیامی بۆ ناردوم چیم پێ بڵێ من ئەوەتان پێ دەڵێم نەک وا بزانن من خۆم بووم بەخوا ئێستا دەی ئەو چێوەتان بۆ دەکەم بە زێڕ و ئەوەتان بۆ دەکەم بە زی و چی داواکاریەکەن بەسەر چاو بۆتان جێبەجێ دەکەم و ئەوە نییە کاک یوحا ئیلەی وحیم بۆ هاتووە ئەو وحیەش کە بۆ من هاتووە پوختەکەی ئەوەیە ئەنەما ئیلاهوکم ئیلاهٌ واحد پەرستراوی ئێوە تەنها یەک پەرستراوە یەک خوا حەقە و دەبێ بپەرسترێ جا بۆیە ئەوانەی ئێوە دەیپەرستن هیچی ڕەوا نییە هیچی ڕاز نییە فمن كان يرجو لقاء ربه جا هەر کەسێ لە ئێوە ئومێدی وایە بگا بەخوا و خوا لێی ڕازی بێ و پاداشتی بداتەوە و بیخاتە باشت ئەوە چی لەسەرە یەکەم فەلیعمل با کردەوە بکە هەر بە تەمەنا و قسە نابێ با کردەوە بکە فەلیعمل دووهەم عملا صالحا کردەوەکەشی چاک بێت سێهەم ولا يشرك بعبادة ربه أحدا بەڵام کە کردەوەی چاک دەکا بەس خالصەن بۆ خوا بیکا کەس نەکاتە شەریکی خوا لە کردەوە چاکەکانی خێرێک دەکەی مەبەستەوە نەبێ پێت بڵێن خێر خوازیت قورئان دەخوێنی بۆ نەبێ بڵێن قورئان خوێنیت علم بڵاو دەکەیتەوە بۆ نەبێت بڵێن زانایت کاریکی چاک لەگەڵ کەسێک دەکەی بۆ نەبێ بڵێن مەدحتکەن ولا يشرك بعبادة ربه أحد کەواتە براکەن کۆتایی سوورەتەکەمان ئەوەیە پەرستراوی ئێمە یەکە دوان نییە بەخوا هەر کەسێکیش ئومێدی وایە بگا بەو خوایە خوا لێی ڕازی بێ و پاداشتی خێری بداتەوە ئەم سێ ئەرکەی لەسەرە چی بۆ ئەم سێکە ئەرکە یەکەم چی بوو فەلیعمل باک ئیش بکات بۆی کاکە بە قسە تەواو نابێ براکانم دیندارێتی هەر قسە نییە بە قسە بڵێ من باشم من چاکم من نە کاکە ئەوە نییە وەرە ئیش کە ئیش عەمەل تەبێ ڕۆژوە ڕۆژوو بگرە نوێژە نوێژ بکە جەماعەتە جەماعەت کە سیلی ڕەحم چاکبوون لەگەڵ دایک و باوک لەگەڵ دەوروبەر کەسابەتی حەڵاڵ قورئان خوێندن چاک عەمەل دووەم مەرچیە ئەو عەمەلە چی بێ چ کاتێک عەمەل ساڵح و چاکە کە موافقی چی بێ شەریعەت بێ موافقی قورئان و سونەت بێ لە خۆتەوە تۆبەی کردەوەیەک داڕێژی و بەرنامەیەک بۆ خەڵک دانێ ئەوە کردەوەی چاکە نەخێر کردەوەی چاکەوەیە کە لە شەرعی خوا هەڵێنجرا بێت سێم مەرچیە بە خالصی بێ و شەریکی تێکەڵ نەبێ لەم ئاەتە چ دوعایەک وەژیراوە اللهم اجعل أعمالنا كلها صالحة ولا تجعل لأحد فيها شيئا خوایە کردەوەکانمان هەمووی باشکەیت و بەشی کەسی تێنەکەیت یعنی نیەتمان بۆ کەس نەبێ بۆ تۆ بێ یا رب العالمین لە کۆتاییدا داوا دەکەین لە خوای پەروەردگار بۆ خاتی ناو جوانەکانی سفاتە بەرزەکانی
کردەوەکانمان هەمووی صالحکە و خالصاً بۆ خۆی بێت. خوای پەروەردگار أعنا على ذكرك وشكرك وحسن عبادتك يا رب العالمين. أم سورة مباركة بكيت حجة بومان بكيت الشفيع بومان وقرآن بتقرأي لي حالي بين تيبقين وجيب جيبكين وبابندي بين وبكيت الشفاعة كار بومان دروجي قيامة دا. خواهي پروردگار داوكارين ليت قرآن من بوبكي بحجة، قرآن من بوبكي بشفاء، قرآن من بوبكي ببشرى برحمة بهداية بشفاعة كار يا أرحم الراحمين. خواهي قول بم قرآن برزمان كيتوا نقبم قرآن دامان قريد. خواهي قول شفاء نخوش كان من بدي هدايتي سر لشوا وكان بديت رحم بهمو لايك من بكيت برايتي من بتوتر بكيت أخير من خير كي لمرد وكان من خوش بيت استقامة من بيب بخشيت عافية من بديت يا رب العالمين. آمين والحمد لله والصلاة والسلام على رسول الله وبارك الله فيكم. بارك الله فيكم.